کورد لەناو کام لە پرۆژەدا ئەبیندرێ؟ دەڵێ ئێمە تەنسیقمان لەگەڵ کوردەکان بۆ کوردەکانمان بەگژ وەدەنان، ینی بە جۆرێک لە جۆرەکان لەناو ئەو پرۆژە ئیسرائیلە کراوەتەوە. ئەوە ئاگاتان لێیە کە مەلامسا دەیەوێت کوردستان جیاکاتەوە لەناو پرۆژە و بەرنامەی ئیسرائیلی کورد وەکو نەتەوە وجودی نییە؟ کورد هەر وەکو وەرەقەیەکی سیاسی بەکارهاتووە. چ پەیوەندیەک لە نێوان فەڵەستین و کوردستان هەیە؟ کورد بەداخەوە تا ئێستاکە لە بازنەی عاتیفە دەرنەچووە. سوچەکە بۆ سەرکردایەتی کورد ئەگەڕێتەوە یاخود نەسیجی کوردی وایە خۆش باوەڕە؟ بەڵام ئێستا ئێمە هەر هەمومان بووینە کۆیلە. بەڕێزان سڵاوتان لێبێت. دیارە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست یەکێکە لەو ناوچە گەرم و گوڕانەی کە زۆرترین کێشە و ململانەی سیاسی تێدایە. ئەویش بەهۆی پێکاتە جۆرە جۆرەکان، پێکاتە نەتەوەییەکان، هەروەها باڵێن پێکاتەی جوگرافی یاخود ئەتوانین بڵێن چەند پێکاتەیەکی تر کە جۆرێک لە جیاوازی دروست کردووە. ئەم جیاوازی شپای کردووە کە ململانێ و شەڕ بە شێوەیەکی گشتی لە ناوچەکە بەردەوامی هەبێت. ئێستا ناوچەکە بەهۆی شەڕی نێوان ئیسرائیل و ئێران لە گەرمترین ساتیدایە. وەک خۆمان ئەبینین ماوەی نزیکەی هەفتەیەکە موشک بارانی یەکتری ئەکەن، دۆخەکەیان بەرەو ئاقارێک بردووە کە ئەتوانین بڵێن ئێستا ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە گەرمترین ساتیدایە. دەمانەوێت لێرە پرسیاری ئەوە بکەین کە کورد وەکو نەتەوەیەکی سەرەکی لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە دابەشی چەند پارچەیەک بووە لەکوێی ئەو ململانێ و ئەو کێشە و گرفتانەدان کە ئێستا لە ناوچەکە ئەگوزەرێ. بۆ ئەم بەبەستە بە پێویستمان زانی میوانداری بەڕێز پرۆفیسۆر دکتۆر کەمال سعدی بکەین بۆ بەرنامەکەمان بۆ ئەوەی ڕاو بۆ چوونی بزانین لەسەر ئەو دۆخەی کە ئێستا لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەدی ئەکرێ. کاکتۆر بەخێر بێ. خۆش من سوپاستان دەکەم. زۆر سوپاس. دۆخەکە چۆن ئەبینی ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی؟ سرەتا سوپاستان دەکەم بۆ بانگهێشکردنە کە دەرفەتێکتاندا بۆ ئێمە گوزارش بکەین لەو گۆڕانکاریانەی کە ئێستا لە ناوچەکەدا ڕوودەدەن. لە ڕاستیکە ئێستا ئەوەی دەگوزارێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تێکڕا لەسەر وەکو لەسەر بورکانێک بێتن گڕی گرتووە. هەڵبەتە ئەم گۆڕانکاریانەی کە ئێستاکە ڕوودەدەن لە ناوچەکەدا گۆڕانکاریەکی کتوپڕ و هەنوکەینین، بەڵکو لە مێژە بەرنامە بۆ داڕێژراون و ساڵانێکی زۆرە وڵاتانی غەرب بە تایبەتی ئەمریکا و ئیسرائیل ئیشیان لەسەر کردووە بۆ ئەوەی گۆڕانکاریەک لە جوغرافیای ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەروەها پێکهات نەسیجی وڵاتانی ئەندام لە کۆمکاری عەرەبی وانە بکەن بە مەبەستی ئەوەی کە پێگەی ئیسرائیل لە ناوچەکەدا بەهێز بکەن و بەرژەوەندەکانی ئەمریکا و ئیسرائیلی زیاتر پارێزرا و گەرنتی بکەن. ئیتر ئەوەیە ئەو گۆڕانکاریانە کە دەبین بۆ شێوەیە. زۆر باشە. وەکو کورد ینی لەکوێی ئەو کێشە و ململانێدا کورد وەکو ئەوەی کە نەتەوەیەکی سەرچێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵام دابەش کراوە، ینی بە پێی ئەمری واقعەک دابەش کراوە، ئایا کورد لەناو کام لە پرۆژەدا ئەبیندرێ؟ لە حقیقەتدا هەر کورد نییە. ئەو پرۆژەیە لە بنەڕەتدا پشت بەوە دەبەستێ بە ئەو فرە نەتەوەیی و فرە ئاینی و فرە مەزهەبی و فرە تایفی و فرە پێکاتەیی لە ناو وڵاتانی ئەندام لە کۆمکاری عەرەبی یان وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە، پشتی بۆ بەستووە. بۆیە لە سەرەتادا هەستاوە ئیشیان لەسەرەوە کردووە کە بتوان شتێکی وا بکەن ئەو کەمە نەتەوایەتیەکان و پێکاتەکان و ئاینە جیاجیاکان و ئەوانەش وا لێ بکەن بە ناوی مافی چارێ خۆنووسین و شتیوە بتوانن قەوارەیەکی سیاسی لە ناو چوارچێوەی هەر ئەو وڵاتانەی کە هەنا بۆیان دروست بکرێ. هەر لە هەمان کاتیشدا مەبەست سەرژی ئەوە بۆ کە بشکرێنە فشار لەسەر دەسەڵاتی ناوەندی ئەو وڵاتانەدا ئەو زۆرینەیە کە وڵاتەکە بڕێوە دەبا. یعنی دوو ئامانچە بۆ یەکەم بەخشینی هەندێک لە ماف و ئازادیەکان بەو کەمە نەتەوایەتی و فرە ئاینی و فرە دینی و ئەوانانە و لە هەمان کاتیشدا بەکاریان بێنن وەکو وەرەقەیەکی فشار بەسەر ئەو زۆرینەیە کە چ لە ئێستا و چ لە داهاتوودا دەسەڵات دەگرێتە دەست. واتە وەکو یاری پەتپەتێنە شلکەوتونکە بۆ ڕاگررتنی بەڵانس لە پێناوی بەهێزکردنی پێگەی وڵاتی ئیسرائیل کە جوغرافیەن زۆر بچووکە قوارەی ئەو موقعی جوغرافیەکەی لە چاو وڵاتانە و لە ڕووی
دانیشتوانیشەوە ژمارەکەی هەرکەمە بۆ ئەوەی پێگەکەی لە ڕووی معنەویەوە لە ڕووی هێزەوە بەهێز بکەن ئیتر ئامانز لە ئەو گۆڕانکاریانە ئەوەیە کورد جەکە کورد دەمێنێتە کورد بە تەنها مەبەست نییە لێرەدا خۆمان دەزانین لە مەسریش قبتیەکان هەنە و ئەوانی تریشانە لە لیبیا عینەشت لە هەموو هەر وڵاتێک بگرێ کۆمەڵێک پێکاتەی جیاجیا هەیە بەڵام کاکتۆریانی پەیوەندی کورد و ئیسرائیل لە شێستەکانەوە باسکرێ ینی لە ناو پرۆژەی ئیسرائیلی کە ئێستا بابڕێن دەیەوێ لە ناو پرۆژەی ڕۆژهەڵاتێکی نوێ جێبەجێ بکە ئایا جێی کورد ینی بە جۆرێک لە جۆرەکان لە ناو ئەو پرۆژە ئیسرائیلە کراوەتەوە یاخود چیە ینی چۆن ئەگەر جەنابەت پرۆژەکەت خوێن سپاس بۆ پرسیارە زۆر لە جێ خۆیەتی بەنسبەت کورد لەو پرۆژێدا دەبێت ئێمە بگەڕێنەوە بۆ باگراوەندی مێژووی بگەڕێنەوە بە تایبەتی بۆ سەرەتای ئەوەی کە ئێمە پێی دەڵێن شۆڕشی ئەیلول و یان پێش شۆڕشی ئەیلولوانە لە شێستەکانەوە لە دەستپێکی دروستبوونی پەیوەندی لە نێوانی دەسەڵاتی سیاسی کوردی و هەروەها مۆسادی ئیسرائیلی شلۆمۆن ئەگدیمۆن لەوێن دەرێ لە شوێنێک باز دەکا دەڵێ ئێمە هەڵساین پەیوەندیمان لەگەڵ ئەوە دروست کرد دەڵێ پەیوەندی سیاسیمان دروست کرد لەگەڵ مەلا مستەفا کە زعیبی شۆڕش بوو لە باکووری عێراق تەبعاً و لەوێ وا دەڵێ دروستمان کرد تەبعاً لەسەر پێشنیاری کامەران بەدرخان و ئەوانە بووە کە مامۆستا بووە لە جامیعەی پاریسوانە دواتر وە بە تەوجیهی شاهینشای ئێرانیش دەرێ مەبەستەکە ئەوە بوو کە عێراق وا لێ بکەین نەتوانێتن بە هەموو هێزیەوە ڕوبڕووی ئێمە بێتەوە لەگەڵ وڵاتە عەرەبیەکان بخۆ دەزانی چەند شەڕێک لە پاش دروستبوونی قوارەی ئیسرائیلی پاش دروستبوونی دەوڵەتیان لە ساڵی 48 چەند جارێک شەڕ ڕوویدا شەڕی تشرین و نازانچی و ئەوانە دایمەن عێراق بەشێک بوو لەو شەڕانە جاڵێ بۆ ئەوەی ئێمە وەی لێ بکەین عێراق لاواز بێ خەریکی خۆی بێ نەتوانێت بەشدار بکەیان کە بەشداریش بکە بە کامل هێزی و بەشدار نەکە دەڵێ ئێمە تەنسیقمان لەگەڵ کوردەکان بۆ کوردەکانمان بەگژ وەدەنان تەنانەت حتا باز دەکات نایشارێتەوە دەڵێ جارێکیان ئێمە وازم لە شەڕی تشرینە باز دەکات دەڵێ داواماندا بارزانی کرد گوتمان جەیشی عێراقی مەشغوڵ بکە لێی بدا هەتا لەگەڵ ڕوبەڕووبوونەوە بۆ مەترسیانەی لەناو هەیە نەتوانێ لە هی دەرەوە بەشداری بکاتن دەڵێ ئەویش هەندێک بەشداری کرد بە قسەیەمە بەڵام بەشداریەکانی لاواز بوو گلەیمان هەبوو دەمانگوت تۆ وەکو پێویست ئەو دەورەت نەدیوە ئەوە یەک دوو قەزم لە وەرەقەکەیە ئایا کورد چ وەرەقەیەکە مەحەلی چیە لەوێ باسیەوە دەکات دەڵێ لە ناوڕاستی شێستەکان دەڵێ خەبەرمان لۆ هات لە ڕێگەی ئەو مندوبەی کە هەمان بوو دەیگوت دائیمەن مندوبێکمان هەبوو نوێنەرێک لەگەڵ مەلا مستەفا لە شۆڕش دەڵێ خەبەری لۆ ناردین دەڵێ ئێوە ئاگاتان لێیە کە مەلا مستەفا دەیەوێت کوردستان جیاکاتەوە لە عێراق دەڵێ ئێمەش کە دراسەی مەوزوعمان کرد تەمەشا دەکەین هیچ ئیعازێک لە ئیسرائیل دەرنەچووە بۆ ئەوەی کە پشگیری هەنگاوێکی لەو بابەتە بکە دەڵێ یەکسەر خەبەرمان نارگوتمان نەکەی شتی وا بکەی ئینفیساڵ نییە جا لێرەدا مەبەستەکە لێرەدا چییە مەبەستەکە لێرەدا ئەوەیە کە لە کۆنەوە لە سەرەتای دەستپێکردنی علاقاتەکە کورد هەروەکو وەرەقەیەکی سیاسی بەکارهاتووە ئەمانجەکە ئەوە نەبووە کە کورد ببێتە خاوەن قوارەی خۆی دەوڵەتی هەبێ تەنانەت کاتێک کە ڕیفراندۆمیش کرا هەمومان لە بیرمانە ئیسرائیلیش وەکو هەموو وڵاتەکانی تر وەکو تورکیا ئەوانە بەرهەڵستی پرۆژەی ڕیفراندۆمی کرد تەییدی نەکرد تەنانەت حتا جۆرج بۆشی باوک کە من دەڵێم ئیسرائیل ینی ئەمریکا لەبەرەوەی وەکو سەربازگەیەکی ئەمریکایە و ئەدەواتێکە بەدەست ئەمریکایە یعنی ستراتیجیەکە عمقی لەناو ئەمریکایە نەک لە ئیسرائیل لە BBC کاتێکەوە دوای ساڵی 90 و دوای گرتنی کوێت کە تووشی پێکدادان بوون لەگەڵ عێراق بە ساروخ وانە عێراقی لاواز کرد تەنانەت حتا ئینتیفازە کرا لەسەرەوە بۆ خوارەوە هەمووی لە جۆرج بۆشی باوشیان پرسی وگوتیان کورد لە ستراتێجی ئێنگۆ چی دەگەێنێ وەڵامی داوە بە حرفی واحد گوتی تەنها و تەنها وەرەقەیەکی سیاسیە کەواتە لێرەدا من گومانم هەیە کە ئامانز لە ئەو هاوپەیمانی لە نێوانی کورد و ئیسرائیل هەبێ دروستکردنی دەوڵەتێک بۆ کورد بیان سەر بەخۆی بێ نەکەرەوە طبعا من بە دیکۆمنت قسە دەکەم نەک لە خۆوە شتێک دیکۆمنت نەبێ پشتی پێ نابەستم تەسەور دەکەی حتا بۆ ڕوخانی سەدام حوسێن کە پشت بە کورد بەسترا
چکە کورد بەشدار نەبا لەو پرۆژەیە لەوانەیە بە ئاسانی ڕژێمی عێراق نەدەگۆڕا. تەسەور دەکەی هەتا ساڵی 2007 پارتی وێچێتی کە دوو حزبی زلهێزن هاوپەیمانی ئەمریکا بوون ناویان لە ناوی لیستی تیرۆر بوو لە ناو ئەمریکا بە بڕیاری کۆنگرسی ئەمریکی ئەوانە بە دوو حزبی تیرۆریستی ناسرابوون وەکو قاعیدە و وەکو هەر حزبێکی تیرۆریستی لە دنیادا. لە 2017 ئینجا بە پێداگیری کاک مەسعود بارزانی پاش ئەوەی کەزانی کورد هاوپەیمانە و کەچی بە تیرۆریز ناسێنراوە ئیشی لەسەر کرد تاوەکو دەرهات سەبەبی ڕئیسیش چی بوو؟ ئەو مەزدەرێک کە ئەمن لێم وەرگرت بارزانیەک بوو با بڵێن باحسێک بوو کە چوو لە ئەمریکا دراسی کرد لای من شتەکانی هەموو هێنا باسی کرد پیشانی دام لەسەر ئەوە بوو لە یاسایەکە پشت بەوە بەستراوە لەبەر ئەوانەی بەرهەڵستی حکوومەتی خۆیان کردووە تیرۆریستن کەواتە ئەمریکا مجرد وەکو وەرەقە تەعامل لەگەڵ ئەو هێزانە دەکا یعنی تۆ گەڕ ڕوبەڕووی حکوومەتی خۆت بیەوە لەسەر حەقیش بیت تۆ بە پێی قانونی ئەمریکی بە تیرۆریستا دەندرێ. کەواتە بە پێی بۆ چوونەکانی جەنابەت لەو پرۆژەی کە ئیسرائیل هەیەی بە هاوکاری ئەمریکاوی پرۆژەی ڕۆژهەڵاتی نوێ بەینی وجودی گرنگیدان بە کورد وەکو نەتەوەیەک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەیەیان نا؟ بەڕای من تەنها بۆ وەکو ئامرازێک گرنگی پێدەدرێ ئامرازێک بەکار بهێندرێ وەکو وەرەقەی فشار دژی ئەو دەسەڵاتانەی کە لە عێراق یان لە وڵاتانی دەوروبەر هەبێ لە پێناوی بەدیهێنانی ئامانجەکانی وڵاتانی ڕۆژاوە بە تایبەتی ئەمریکا و ئیسرائیل بەڵام وەکو دەوڵەت من لێت نەشارمەوە تا ماوەیەک پێش ئێستاش هەر لەو باوەڕدا بوومکەوە لە ئەجندای ئیسرائیل و ئەمریکا ئێمە بەرەو دەوڵەت بڕۆین کوردستانی گەورە بڕۆین بەڵام پاش ئەوەی کە سووریا هەر بە دەستێوەدانی ئیسرائیل و تورکیا و گڵۆپی سەوزی ئەمریکا ڕژێمی بەشار ئەسەد گۆڕا لۆم بە دەرکەوت کە تەمەشا دەکەم ئەوانە باز لە یەک پارچەی خاچی سووریا دەکەن و هیچ شتێکیان پێ نیە بۆەوە کەچی ئێمە خەونمان ئەوە بوو کە کوردستانی گەورە دروست بێ و سنوورەکەی لەسەر دەریای سپی بێ لە مینای ئەسکەندەرۆنە بێ کەچی وا دەرنەچوو بەسمەی کاکتۆر ئێستا لێرە لە هەرێمی کوردستانیش ئەمرێکی واقع هەیە لە دوای 91 کە سیستەمی فیدرالی لە عێراق جێبەجێ ئەکرێ و هەرێمی کوردستان هەیە ینی ئێرەش سەر بەخۆی خۆی ڕانەگەیاند ینی ئایا ئەو شتانە دەلالەت لەوەی ئەکەن کە باسی ڕۆژ ئاوای کوردستان یاخود سووریا ئەەکەی لەو گۆڕانکاریانەی کە بە دوایە ڕوویدا ئایا ئەوە ینی ئەبتە شتەکی باوەڕ پێکراو کە بڵین لە ناو پرۆژە و بەرنامەی ئیسرائیلی کورد وەکو نەتەوە وجودی نییە؟ کورد وەکو نەتەوە وجودی هەیە ئەوە نییە کە ئیسرائیل ناسنامەی نەتەواتیمان پێ بەخشێ ئێمە نەتەوەینە لە دێر زمانەوە پێشەوە ئیسرائیل هەبێ و پێشەوەی عەرەبیش هەبێ کورد هەروە هەر هەبووە وەکو نەتەوە هەیە ئەو ناکرێ ئەمە مەسەلەکە جیایە بەس لە ڕووی ئەوە ئایا ئیستحقاقی سیاسی تا چەندمان پێڕەوا دەبینن لێرەدا ئەوەکە دەگۆڕێتن لێرەدا هاوچێژەکە دەگۆڕێ یعنی تەمەشا دەکەینێ ئیسرائیل وا پێدەچێ مەبەستی ئەوە بێتن ئێمە هەر تەنها وەکو وەرەقەی فشار بەکار بهێنێ تەنانەت حتا کە ڕیفراندۆمیش کرا خۆ زۆرینەی خەڵکی کوردستان دەنجی بۆ سربەخۆی کوردستاندا بەڵام ئیسرائیل پشتگیری نەکردین جا لێرەدا مەناحیم بێگن مەقولەیەکی جوانی هەیە سەبارەت بە مەسەلەی سربەخۆی و دروستکردنی دەوڵەت ئێمە هەمومان دەزانین وعدی بەلفۆر هەبووە نیە وعدی بەلفۆر ئێمە هەمومان دەزانی زۆر کەس لە کاتا گەورەش بووی وڵات هەمنەوە ساڵانی دوێ هەتا مزەکەراتەکەی واتە بیرەوەریەکانی مەناحیم بێغیم نەخین و هەروام دەزانی بەریتانیا دەوڵەتی بۆ ئیسرائیل دروست کرد بە پێی ئەو وعدی بەلفۆر کە سەرچاوەکەی دەگەڕێتەوە بۆ ئینگلیزەکان بۆ بەریتانیەکە بەڵام کە چیوانیە مەناحیم بێغن دەڵێ پێش هەموو وڵاتەکان بەریتانیا دژایەتی کردین گوتی نابێ ئێوە ببنە دەوڵەت بەڵام گوتی ئێمە خۆمان خاوە ئیرادە بووین پێمان داگرت وە خۆمان قوربانیماندا بۆ ئەوەی کەوا دەوڵەت دروستکەین یعنی بە دەرکەوت ڕاستە وعدی بەلفۆر هەبوو بەڵام بەریتانیاش زۆر جددی نەبوو لە وعدەی نەیدەویست جێبەجێ بکرێت کەواتە لێرە مەبەستم چییە؟ مەبەستەکەم لێرە ئەوەیە کە دەبێت کورد بۆ خۆی خاوەن ئیرادە بێ نابێ ئێمە تەمەشای دەوی ئیسرائیل یان ئەمریکا بکەین ئایا ئەوان رازین ئێمە بڕیار بدەین ببینە دەوڵەت یان نادەبێ ئێمە خۆمان بڕیار بدەین قوارەیەکی سیاسی بۆ خۆمان دروستکەین دنا وەکو قوارەی فەڵەستینمان لێدێ فەڵەستینیش فەرموو ئەو قوربانەی داوە چاوەڕێ دەکا ئەوان بڕیار بدەن
دانی پێدابنێن و هەتا خۆی وەکو دەوڵەت ڕابگەێنێ. باشکاکە تور باسی فەڵەستینت کرد ئێمە لە 1990ەکانی شەومان توێلێ ئەبوو قسەیەک بوو ئەیوت کەی دەوڵەتی کوردی دروست بوو ئەو کاتە دەوڵەتی فەڵەستینی دروستە بیتن ئەو بەیەکە بەستنەوە ئەگەر قسەی نافەرمیش بی لە سیەوە سەرچاوی گرتووە سپەی وەندێک لە نێوان فەڵەستین و کوردستان هەیە بەخوا ئەوە بەخۆی دوو لێکدانەوەی هەیە لێکدانەوەیەک لەبەرەوەی ئەمە لە زوڵم پێتوای ڕاستە ئەوە نا پێم ڕاست نییە ئەوە شتێکی عاتفیە ئەو لێکدانەوەیە لەوانەیە ئەو کاتە دوو جەمسەر حکمی دنیای دەکرد جەمسەری شەرقی و غەربی غەرب بە قیادەی ئەمریکا و شەرقی بە قیادەی اتحاد سۆڤێتی با بڵێن ئەگەر بێت و مەسەلەن ئەگەر بێت و اتحاد سۆڤێتی پێداگیری بکە کە فەڵەستین بکرێتە دەوڵەت بەرامبەر ئەوەش ئەمریکا کە دۆستی نزیکی کوردە و بڕیار دەدا کوردیش بەرامبەر ئەوە بکرێ تاوەکو لە مەجلسی ئەمن و لە UN بڕیاری لەسەر بدەن کۆدەنجی لەسەر دروستکەن یان فرەدەنجی لەسەر دروست بکەن لەوانەیە لەوە سەرچاوی گرتبێت چونکە ئەو کاتەوا بوو دەبایە بڕیارێک ئەگەر بۆ بەرژەوەندی غەرب دەربێت دەبایە بڕیارێک بۆ بەرژەوەندی ڕۆژهەڵات دەربێ ئەوە یەک دوو مەزلومیەت لەوانەیە لەوە سەرچاوی گربێ هەردوو لامان مەزلوم بووین ئەگەرەوان بگەینێ ئەمەش دەگەینێ یان ئەگەر بێت و مجتەمەعی دەولی حەق ببەخشێ بە فەڵەستینیەکان وەکو ملەتێکی مەزلوم دەبێ ببەخشێ بەڵام هەردووچی بەڕای من ئێمە بۆ خۆمان ئەو لێکدانەوەمان بۆ کردووە هیچ بنەمایەکی نییە. زۆر باشم ئەو پەیوەندیانەی ئێستا بەڵێن کە سەرکردایەتی کورد هەیتی لەگەڵ وڵاتانی دراوسێ بە بەراورد لەگەڵ ئەو کێشانەی کە هەیە چۆن ئەبینی بە شێوێکی گشتی بڵێ چۆن ئەبینی پەیوەندیەکانی سەرکردایەتی کورد لەگەر وڵاتانی دراوسێ لەگەر ئەو باڵێن ئەو ناوچەی کە لێتی وەڵاهی بەڕای من تۆزێک ئەو پەیوەندیانەی کە کورد هەیەی تۆزێک ئالۆزە کورد بەداخەوە تا ئێستاکە لە بازنەی عاتیفە دەرنەچووە زیاتر عاتفیە یعنی عقلانی تەسەڕف ناکە لە دنیادا یەک مەبدە ئێستا حکم دەکا مەبدەی بەرژەوەندیە دەبێ ئیش بۆ بەرژەوەندیەکان بکرێ وڵاتان ئیش بۆ بەرژەوەندی خۆیان دەکەن لە هەندری کسنجەریان پرسی برادەرێک وەڵا لێرە هەت با ناویشی بێنم عەبدوڕەحمان بێلاف کەسایەتیەکە دەیناسن لە پاش ڕوخانی سەدام حوسێن گوتی من چوم بەشداری دەورەیەکم کرد لە کۆنگرێسی ئەمریکی گوتی هەندری کسنجەر گوتی تێیدا محازراتی دەگوتەوە وانەی دەگوتەوە گوتی کە محازرەتەوە گوتی چێ پرسیارێ گوتی دەستم بڵند کرد گوتی فەرموو گوتی لێم پرسی ملەتی کورد زۆر گلەی لێتان هەیە تو شۆڕشێکت بە ئێمە تێکدا و تاواندەوە گوتی دەمێک دۆژداما هیچی نەگوت دوایە گوتی تۆ لە شێعاتی گوتم لە هەولێر لە کوردستان گوتی من ئەو کات بەرژەوەندی وڵاتەکەم وای دەویست ئێستاش ئەگەر بمەوە وەزیری دەرەوە بەرژەوەندی وڵاتەکەم ئەوەی بێ هەمان بڕیارم دەبێتن ئێمە ئیش بۆ بەرژەوەندی گوتی وڵاتی خۆمان دەکەین کەواتە لێرەدا ئەوان ڕازگۆن لەگەڵ ئێمە بەڵام کورد دووشتی هەیە لە ڕوویەکەوە هەسبی ئەوەی نەکردووە ئەو مەبدەئە کە کار بۆ بەرژەوەندی خۆی بکا بەرامبەر بەرژەوەندی وڵاتانی تر دوو عاتفی بووە دۆست و دوژمنیشی بە جوانی لێک نەکردوێتەوە هیچ کاتێک ئەوەی دوێنێ دوژمنی بۆ لەوانەیە ڕۆژێشتر بە دۆستی دابنێ هەمووی لەبیر دەکە زاکرەی کورد ڕێزم منیش کە کوردم وەکو زاکرەی ماسی وایە ماسی قولابێک فڕە دەدەیکە ئەوەکە دەلەرێتەوە دەڕوا کە دوایی لەرینەوەی نەمە هەموو دێنەوە بۆ لای قولابەکە یعنی دخوان لەبیر دەکەن کە لەوێ شوێنێکی خەتەرە زالێرەدا کورد لە تەعاملی لەگەر ئێرەزائیدەن گەورەترین ئەوەی کە زیانی لە پلانە استراتیجیەکانی کورددا بێ بەرامبەر پارە زۆر لاوازە بەڕاستی گەندەڵی حتا ڕئیس وزرای ئیسرائیلی وەختی ڕێفراندۆم خۆم گوێم لێ بوو وتی تا ئەوانە خۆیان لە گەندەڵی ڕزگار نەکەن ناتوانن دەوڵەت دروست بکەن کەواتە خۆی گەندەڵی هەموو دنیا ناشارێتەوە هەر ملەتێک ئەگەر بێت و گەندەڵ بێ ناتوانێت مافی چارەی خۆنووسین بەدەست بێنێت کەواتە ئەو خۆش باوەڕگەی کە وەکو کورد باسیەکەی لە بەرامبەر ئەو دەوڵەتانە لە بەرامبەر ڕوودا و پێشاتەکان سوچەکە بۆ سەرکردایەتی کورد ئەگەڕێتەوە یاخود نەسیجی کوردی وایە خۆش باوەڕە وڵی من تەسەور دەکەم کە خۆشم هەر کوردم لەگەڵ ڕێزمدا هیوادارم وانە بێ من بۆ تاچی کوردی دەگەڕێنمەوە لەوانێ منیش ئەگەر بچمە جێی ئەوانە دوور نییە وەکو ئەوان هەمان پەتا بم گرێتەوە هەمان بیرکردنەوە هەمان هەڵە دووبارە بکەن چونکە بۆ
لەبەر ئەوەی دکتۆر مەحموود عوسمان کە لە مقابلەیەکی کۆنی دادیان ساڵ پێشدا کە باسی تێکچوونی شۆڕش دەکا دەڵێن ئێمە نەمازانی ئێمە غەڵەت لە ئێمە بۆ ئێمە نەمانتانی حکومڕانی بکەین خەتای کەس نەبوو دەڵێ ئێمە نەزان بووین نەمازانی وە دەڵێ باشە ئێستاکەش تەمەشا دەکەی هەمان شت ئەمە کە ڕفراندۆمیشمان کرد هەمان شت دواتر داوای لێبوردنمان کرد هەمان شت ئێستاش تەمەشا دەکەین ئێمە نازانین چیمان دەوێ بەدیلمان نییە بەدیلی ڕاستەقینەمان نییە هیچ بەدیلێکمان نییە بۆ هیچ قەیرانێک بەدیلمان نییە یعنی بەڕاستی من تەسەورکە ئەفریقیەکان یعنی پێشان ئێمە بەزەیمان بە ئەفریقیەکان داهاتەوە بەڵام ئەفریقیەکان بە قیادەی نیلسۆن ماندێلا وڵاتیان کردە دیموکراتی وڵاتیان گۆڕی ژیانیان گۆڕی ئێستا ئەوان لە ئێمە دیموکراتی ترن ئەوان لە ئێمە زیاتر ئەوان قوارەیان ئێوان خۆیان ڕزگار کرد لەو جیاکاریە کە بەرامبەریان دەکرات تەمیزی عنسوری هەبوو بە کۆیلە دادەندران ئێمە ئەو کاتێکەوان بە کۆیلە دادەندرا ئێمە هەر ئەسڵەن کۆیلە نەبووینە هەر سەربەز بووینە بەڵام ئێستا ئێمە هەر هەمومان بووینە کۆیلە ئێمە دەسەڵاتی سیاسی تاکە ئازادەکانی کوردیشی کردوتە کۆیلە چۆوەی لێ دەکاتن دەبێ ئیتر ئەوان چه هەنگاوێکی ڕاست باوێن چەوت باوێن دەبێت بە شوێنپێی ئەوان بکەوێ یعنی خەڵکیان ترسنۆ کرد خەڵکیان ئیمتیازی کرد خەڵکیان بێکەرامەت کرد خەڵکیان ترسنۆ کرد خەڵکیان بێ ئیرادە کرد خەرچیان بە معنای کەلیمە کۆیلە کردووە کەواتە داهاتوومان بەڕاستی لە ڕابردوومان زۆر خراپتر دەوێ باشتر نابێ زۆر باشە لەبەرام باسی ئیسرائیل و پەیوەندیەکان و تا چەند کوردە ناو بەرنامەی ئیسرائیلی ئەوانەدا هەیە کردمان بەڵام لە بەرامبەریدا ئێستا قوتبێکیتکە هەیە کە شەڕی لەگەڵ ئەکاتن ئەویش ئێرانە پێت وایە پەیوەندیەکانی کورد و ئێران چۆنە ئایا چ شتێک لە بەرنامەی ئێراندا هەیە بۆ ناوچەکە بەگشتی کە ئەو شەڕاکە مەبەستت ئەو ئێرانەی کە ئێستا مەلایەکان حکومڕانی دەکەن بۆ ناوچەکە بەرنامەی چی بێ واللهی دازم ماوەی بەرنامەکەتان هەیە قسە بکەم من شتێک بجێڕمەوە ساڵی 1996 لەگەڵ وەفدێک ئێمە سەردانی ئێرانمان کرد دیدارێکمان لەگەڵ مستەشاری گەورم ڕاوێژکاری ڕەفسەنجانی کرد کە ڕێی جمهوری بوو ئاغای محەممەدیان پێدەگوت وەکو چی چوون ئێمە چوین وەکی وەفدێکی سیاسی چوین لەگەڵی دیدارمان کرد من یەکێک بووم لەو شاندانە لەوێ تەمەشام کرد باسی ئەوە دەکرێ باسی هاوکاری دەکرێ و تەزامون دەکرێ و بەیەکەوە وا بکەین وا بکەین وا دەکەین بەڵام منیش تەمەشام کردێت زۆری هاوکاریەکان هەمووی ئەسکەرتاریە خەڵک بنێرن مەشقی پێ دەکەین چەکی دەدەینێت ئەوە بکە منیش گوتم ئاغای محەممەدی گوتم من مامۆستایەکی ئەکادیمیمە لە زانکۆمە هاتیمە ئێرە گوتم من تەمەشا دەکەم هیچ ئەوەیەکی سەقافی تێدا نییە یعنی باشە ئێوە گوتم هەر هیچ نەبێ هەر هیچ نەبێ بۆ بڵاوکردنەوەی هزری ئیمام خومێنی وەرن لە دەرگای تەزامونی سەقافیەوە وەرنەژوورەوە 5 مەقعد ساڵی دابنێن بۆ ماستێر و بۆ دکتۆرا ئێمە قوتابی کورد بنێرینە ئێران لێرەدا کە دراسە دەکا مێشتی جۆش دەدرێ بە ئەفکارەکانی شۆڕش و ئەفکارەکانی ئیمام خومێنی دەهێنێتەوە بڵاوی دەکاتەوە باشترە لەوەی ئێمە هەر بەس خەڵک بنێرین مشقی سیلاحی پێ بکەن و بێتەوە خەڵک بکوژێ دەزانین چی وەڵام داوە گوتی ناتوانین گوتم بۆ ناتوانن ئێ وڵاتێکی گەورن گوتی ئێمە لەگەڵ 375 حزب و لایەن و شتی سیاسی لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست پەیوەندیمان هەیە گوتی ئەگەر بۆ هەر یەکێک 5 کەس وەربگرین گوتی ئێمە قوتابی ئێمە کورسی خوێندنی بەدەست ناکەوێ منیش وەڵام داوە گوتم دەزانی تۆ چی دەوتی چیم دەوێ گوتم تۆ دەتەوێت لێرە جێلیکانێک بنزینمان دەدەیت تێ بەدەستێک کە وەرمانگرت سەرخێکشمان دەدەیت تێ دەڵێ کە چوونەوە بە وڵاتی خۆتانی دابکەن و چرخەکە لێ بدەن گوتمەوە ئەوە کا پەیوەندیە گوتم ئێوە دەتانەوێت ئێمە وڵاتی خۆمان گڕ بدەین من وای دەبینم یعنی ئێمە بە تایبەتی کوردستان لە ئەجندای ئێرانی ئیسلامیدا من ئەوەی نابینم کە بەدیهێنانی بەرژەوەندی نەتەوایەتیەکانمان و گرنگەکان و بنەڕەتیەکانی ئێمە بێ بەقەدەر ئەوەی کە بۆ لاوازکردنی ئێمە بێ نەکەر ئەو لەوانەیە ئەوەی خۆ زمانی شای ئیسلامیەکان نەبوون زمانی شاش یەکێک لەوانە لە مزەکەراتی خۆی باز دەکا عسمەت پاشماق ئەگە خوێند بێتەوە پیاوێکی ساواک بووە
دەڵێ ئێمە سەرەتای دەستپێشی عیلاقاتمان لەگە بارزای نەمن لە ئەساسیەوە دەست پێ کرد گوتمان کە چە بڕنۆی دەدەینەوەی لە مەغزەن کەوتووە ئێکسپایر بۆ بەرامبەری ئەوەی ئێمە دەمانێت بۆمان بکە دەڵێ شاگوتی جادەیکە گوتی ئێرنەیکرد نایدەینێ یعنی ئەساسی عیلاقاتەکە هەر بەرژەوەندی بووە لە داهاتوش هەر بەرژەوەند بەڵام گرنگ ئەوەیە کورد بۆ خۆی بزانێت چۆن ئیش بۆ بەدیهێنانی بەرژەوەندی خۆی دەکات نەبێتە دادەست بۆ ئەم و ئەو ڕاستی ئەوە گرینگە زۆر باشە کاکتۆر ئێستا بۆ ئێستا و داهاتوو کورد چووەکو هاوڵاتی ئاساییەکەی چووەکو سەرکردایەتەکەی بۆ ئێستا و داهاتوو چی بکا باشە ئەو لە منتیقەیەکە منتیقەیەکی گەرمە تاوان ئێستا ئەوە نزیکەی هەفتەیەکە شەڕ لە نێوان ئەو دوو هێزە سەرەکی هەیە چی بکایانی بۆ ئێستا و داهاتوو پێش هەموو شتێک پێویستە پشت بە گەلی خۆی ببەستێ دەسەڵاتی سیاسی نەک بە دەرەوە بە دەرەجەی یەکەم بە گەلی خۆی دەرەجەی دووەم دەرەوە و بۆ پشت بەستن بەگەلەوە تەنها بە دروشم و بە قسە نابێ دەبێ وا بکاتن هەست و سۆزی تاکەکانی گەلی کورد بۆ خۆی ڕابکێشێتەوە کە تۆراوە ئەویش بۆ دەبێ عەدالەتی ئیجتیماعی دادپەروەری بەرقەرار بێ ئەو ستەمەی کەوا کراوە لە تاشی کوردستەمەکان نەهێڵدرێتەوە برینەکان ساڕێژ بکرێ ئێستا خۆتان دەزانن جیاکاریەکی زۆر هەیە هەندێک کەس وەکو قارون دەژین هەندێک کەسیش نانیان پارەی نانیان نانێکی پێ بکڕن تەمەشا دەکەی ئێستاکە بە یەک بڕیاری حکوومەت 27,000 کەس خانشین کرا و فرێدرایە سەر شەقام و بۆ ماڵەوە بەڵام هیچ بەدیلێکینە لەو ڕۆژەوە نزیکەی 1000 کەسێک لەو خانشینانە موچیان وەرگرتووە وایتر هیچ موچیا وەرنەگرتووە ئیکرامێشیا وەرنەگرتووە هەرەوە ناوە مشتێکە لە خروارێ کەواتە دەبێ ئیش بکرێت لەسەر ئەوە دووەمین قۆناغ ئەوەیە دەبێ هەستی نەتەوایەتی و ئەوانە کوردایەتی بگەڕێنرێتەوە بۆ تاکچ ئێستا وایلی هاتووە خەڵکەکە هەستی نەتەوایەتی و هەستبوون بە کوردیبوونی لا کاڵ بۆتەوە لاواز بووە دەبێ ئەوانە بکرێتن ئەوجا ئەگەر ئەوەی کرد خۆ ئێمە لە جوولەکەکان کەمتر نین جوولەکان لە هەموو دنیادا ئێستا ژمارەیان ئەو پەڕی 25 ملیۆن کەسە ناگاتە 30 ملیۆن کەس بەڵام دەوڵەتیان هەیە ئێمە لە هەموو کورد بە هەموو پارچەکانی کوردستان نزیکی 6 لەوان 8 ملیۆنیش ببین هەر لێرە نزیک 6 ملیۆنین بەڵام هیچ قوارەیەکمان نییە زۆر باشە کاکتۆر پێتوانێت ناوەندە ئەکادیمیەکان لە هەرێمی کوردستان ئەوانیش باڵێ کەمتەر خەم بن بمنەوە وەزعێکی وا دێتە پێش پرۆژەیان هەبی بەرنامەیان هەبی پێتوانێت کەمتەر خەمیەکە لەوانی شەبێتن وڵی من بەخۆم ئەندام بووم لە دەستێکی ئەکادیمی لە کۆلێژی یاسات تەمەشا دەکەمێ هەمووی وەکو زنجیرەیە گوایە گرێدراوی یەکتریە من بڵێم ئەوان کەمتەر خەمن لەوانەیە بگەڕێن و بۆ هۆکاری کەمتەر خەمیەکە جیاواز بێت تۆزێک حەقیان پێ بدرێت لێرەدا تەسیسی علم کراوە لە هەموو دنیادا زانکۆکان و منبەرە ئەکادیمیەکان دەبێت سەربەخۆ بن دەبێت دوور بن لە دەستێوەردانی حزبی و سیاسی تا ئیشی خۆیان بکەن کاری خۆیان بکەن زائیدەن دەبێت گوێیان لێ بگیرێ بەڵام لێرەدا بەداخەوە بنکە ئەکادیمیەکان و زانکۆکان و ئەوانە هەموو دوورنین لە دەستێوەردانی سیاسی تەنانەت نەکار ئەوە بەڵکو و پشتگیریش ناکرێن بۆ ئەوەی بکەونە سەر قاچەکانی خۆیان ئم لێت نەشارمەوە لە ساڵی 2014 کاتێک کە نرخی نەوت دابەزی بۆ $20 و داعش هاتوانە هات لێرە تووشی قەیرانی دارایی بووین حکوومەتی هەرێم موچەی پێنەدەدرا چارێگە بوچەیەکی دەدا بە ئێمەی مامۆستانی زانکۆ بەڵام قوتابی ئێمە لە دەسەڵاتی دادوەری بوون 175 موچیان وەردەگرت مجاملەی ئەوان دەکرا لەبەر ئەوەی دادوەر بوون کەچی بە بەکالۆرس دەوێتە دادوەر ڕێزم بۆوان من بەستم تەعن نییە بەڵام ئێمە پرۆفیسۆرەکەمان 125 وەردەگرت 125 وەردەگرت بەشی چی دەکرد ئێستاش لەگەڵدابی ئێستاش دیسان کەم و کوڕی هەیە ماشەوە هۆ کارە لەوەی کە ئەتو لە ناو هەندێک دۆخ و ئەوە کە لەسەر کەسانی ئەکادمی یاخود ناوەندە ئەکادمیەکان هەیە بەنی لە دۆخی ژیان و گوزەران و بابەتە سیاسەکان بڕوان پێشنیار بکەن ئایا ئەوە هۆکارە لەوەی کە ئەوان دەستەوەستان بووینە هیچیان پێ نەکراوە بەڵێ دەزانی چۆن ڕوحی ئینتیما لای تاشی کورد بەگشتی نەماوە لە زمری ئەوانەش ئەکادمیەکانیش یعنی ئینتیما کە بۆ وڵات نەما هیچ ناکرێ ئینتیما نەما من لێت نەشارمەوە من بەخۆم بۆ پرۆفیسۆری کۆمەڵێک توێژنەوە من دکتۆرایەکەم بە کوردی تەقدیم کرد یەکەم دکتۆرا بوو لەسەر ئاستی هەموو دنیا بە زمانی کوردی لە بواری یاسا نەک کوردستان
یعنی شانازی پێوە دەکرد کە من بتوانم شتێک بکەم کەس نەیکرد بێ دوای چەند تۆژنەوەکم بە کوردی کرد کە تەقدیم کرد بۆ پرۆفیسۆری داوای لێکردم تۆژنەوەکان هەموو بکە عەرەبی دەبەرەوەی بۆ عەرەب دەنێرین کاکە گوتمەوە تە دەژمێرم 32 پسپۆری کورد هەیە لێرە و لە دنیادا بۆ کوردەکان نانێرن من بە کوردی تۆژینۆم بڵاو کردوتەوە بۆ بیکەمە عەرەبی خۆ من متەرجم نیمە وەرجێڕ نیمە ئیمێڵم بۆ ڕێی جامیعە نارد ئەو کاتە دکتۆر ئەحمەد زەی ڕێی جامیعە بوو بۆم نارد پژوێ خستم پێشنیارەکەم هیچی نەکرد یعنی ئاخری ناچار بووم تۆژینەوەی ترم بە عەرەبی کرد و لە گۆڤارەکانی بەحرێن و وڵاتانی عەرەبی بڵاوم کردەوە هەندێک لە ناوخۆ ئەوجە تەقدیمم کردەوە دواکەوتم بەهۆیەوە ئەوجە هان نادرێ یعنی لە ناو خۆمان دژایەتی زمانی کوردی دەکرێت بە شێوەیەکی زۆر ڕێک و پێک تۆ چۆن دژایەتی ناکرێ دژایەتی دەکرێت چونکە تو توێژینەوە دەکا بە کوردی بەڵام تو بۆ کە تەقدیمی دەکا بۆ ئەوەی پلەی زانستەکەی پێ بەرزگات و دەڵێ بیکە عەرەبی کابرا مەجبور نییە چیری کەکەوات ئەو بەشێکەوە نمونەیەکە هەستی کوردایەتی بوون زەعیف دەبێ زۆر سپاس دەکەین جەنابی پرۆفیسۆر هیوادارین توانی بێتمان ڕاو بۆ چوونەکان بگۆڕینەوە بۆ چوونەکانی بەڕێزت بگەێنین لەسەر ئەو بارودۆخی کە ئێستا لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەیە بە گرنگمان زانی کە قسە لەگەڵ جەنابەت بکەین بەڕێزان سوپاس بۆ ئێوەش کە بەرنامەکەمان ئەبین و سوودلا بۆ چوونەکانی بەڕێز پرۆفیسۆر دکتۆر کەمال سەعدی وەرەگرن سوپاستان دەکەین زۆر سوپاس بۆ ئێوەش